خوێندکارەکان بۆ هەموو قوتابیان پشتگیری داوای ڕەوای و مافی ڕەوای خوێندکاران و قوتابیانەکەین لە پێدانی دەرماڵە لە دابینکردنی بەشی ناوخۆی پێویست لە منهەجی تەندروست لە ئایندەیەکی گەشت بۆ ڕۆڵەکانمان بۆ کوڕەکانمان بۆ نەوەیەک کە بتوان لێ سبەینێ ئایندەی هەمووان بگرێت دەست من پشتگیریتانەکەم و ئامادەم و حەزەکەم بەشێک بم لە ئێوە و حەزەکەم لەگەڵ ئێوە ئەم دوورشماڵگرم نەک لە ئێوە پشتگیریتان بکەم. ئەمڕۆ بۆ سێم هەفتە لە سەریە گۆ خوێندکارانی ناڕازی زانکۆی هەڵەبجە بە پلانی چینەوە بە شێوازی چینەوە بایکۆتی هێمنانی خۆمان ڕاگەیان لە هۆڵەکانی خوێندن. و ئێمە ئەمڕۆ پلانی چینیۆمان هەڵبژار کە ئەویش ڕێپێوان بوو بۆ بەردەم بینای پارێزگار بۆ لای کاگازات تۆفیق و ئەویش هاتە ناو تەلەبە و چەند پشتیوانیی خۆی چەند قسەیەکی خۆی چەند پشتیوانیی خۆی بۆ ئێمەوە یەکلایی کردەوە و داوا کراوە ئەویش قبوڵی کرد کە بۆ ئەم بۆ سبەینەیان دوو سبەی نوێنەر دیاریە کرێت و ئەڕۆنە لای جێگری سەرۆکی حکوومەت قوبا تاڵەبانی لەوێش قسەی هەموو تەلەبەکان ئەبرێتە بەردەمی ئەو لەوێش قسەی لەسەرکرێت بەڕێز کاگازات تۆفیق تەواوی پشتیوانی خۆی بۆ تەلەبە یەکلایی کردەوە و